عقلت هەبێ تۆزێ ورد بەرەوە بابەت دیموکراسی لە دینەکەتە پەرستنی ئەڵڵا لە دینەکەتە پەرستنی غەیری ئەڵڵا لە دینەکەتە یا پەرستنی ئەڵڵا لە دینەکەتە پەرستنی ئەڵڵا بەتەنها لە دینەکەتە بانکردنی غەیری ئەڵڵا لە دینەکەتە داواکردنی ڕزق و شیفا و مناڵ و ژن و مێرد لە غەیری ئەڵڵا لە دینەکەتە نەوەڵڵا ئەوە بانگەکەن بۆ لای بە مێزەر و بەڕیش و بە عەمامە و لە میحرابی مزگەوت حوذەیفەی کوڕی یەمان ڕەحمەتی ئەڵڵای لەبێ فەرموو نزیکە شەیطانانێک کە لە ئیبن عومەریشەوە هاتووە و لە ئیبن عەباسیشەوە هاتووە و لە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاسیشەوە هاتووە شەیطانانێک کە سولەیمان بەستونیەتەوە لە دەریاکان و لە زیرەکانە بێنە دەرەوە لەناو مزگەوتەکانە قسە بۆ خەڵک هاتوون وازن نەهاتوون خۆشیان نەهاتبن ئەوانەی کە وەحیان بۆکەن یوحی بعضهم إلى بعض ناردویانن نوێنەرەکانی خۆیان قسەتان بۆ بکەن بە عەمام و مێنزەرەوە گومڕاتان کەن و لاتان بدەن و درۆزنەکە کە خۆیەتی لە تۆ بکا بە ڕازگۆکە کە ئەو کەسەیە دژایەتی ئەوە کا ساڵە های ساڵە دژایەتی یەهودەکە هی نەساڕاکە هی کوفرەکە ئەوە بکا بە درۆزن خۆی کە خائینەکەیە لە تۆ بکا بە ئەمین لەگەڵ جەماعەتەکەی ئەو بکا بە خائین لە تۆ لە ڕێی چیەوە قسەی خۆت هەر قسەیەوە هێنێ خۆی تەحریفەکە و لایەدا وەڵێ مەبەستیەوە بۆیەوە ئەنجە دەسەکە بە ڕیسکردنی گومان و گومڕایەکانی لەسەری وەیکا بە مێشکی ئەو خەڵکەشە ئەو خەڵکەش چونکە ئاگای لە دین نییە ئەڵە خەڵەتێت بەڵام بە ئەڵڵا قەسەم هەموو یەکە بینێتەوە لە بەردەم ئەڵڵا جەل جەلالوهو هەموو یەکە بینێتەوە هەموو یەکە بینێتەوە ئەوەی کە حکمیە ئەوەشی کە مەحکوم بوو ئەوەی کە حەق بۆشی کە بەتاڵ بوو ئەوەی کە هەڵخەڵەتێنراو بۆشی هەڵخەڵەتێنەر بوو ئەوەشی کە هەوڵی داوە خەڵک ڕزگارکە هەموو یەکە بینێتەوە ڕیزە بێت